خۆشەویستان، پێش ئەوەی خوای گەورە محاسبەی هەر ئینسانێکی بکە پێنج شتی پێدەدا. یەکەم شت عەقڵی پێدەدا. خوای گەورە محاسبەی کەس ناکە، کەس ناباتە جەهەنەمێ بێ ئەوەی عەقڵی بداتێ. یەکەم شت عەقڵی دەداتێ. دووەم شت بەرنامەجی دەداتێ. خوای گەورە بەرنامەجی دەداتێ، کەتەلۆکی دەداتێ، دەرێ ئەوە کەتەلۆکی ژیانتە کە قورئانی پیرۆزە. سێم شت مامۆستای لێ بۆ دەنێریتن، دەرێ ئەوە پێغەمبەرتە، نەبی و ڕەسوولی لێ بۆ دەنێریتن. چارەم شت خوای گەورە ویجدانی دەداتێ. لە ناو ناخی هەرێکەکمان شتێکی پێدێرن ویجدان، یعنی هەموو ئینسانێک ئەگەر ویجدانی نەداتێ خوای گەورە محاسبەی ناکە. کە عەقڵی داتێ و ویجدانیشی دەداتێ، لە ناو ناخی خۆیدا یەکسەر دەزانی ئەوە خراپە ئەوە باشە، پێی دەرێت پێوەرەکی دەداتێ. پێنجەم شت ئیختیاری دەداتێ. ئیختیاری دەداتێ بە کەیفە خۆت بکە. دێ مزگەفتێ دەچێت شوێنی خراپ، ئیشی باش دەکەی، ئیشی خراپ دەکەی، لا ئیکراهە فی الدین. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.